سڵاوتان لەبێت هاوڕێن خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆی نوێدا گەڕاینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. ئایا دەتەوێت پارە دەستکەوێت؟ دەزانم کاتێکم قسە دەکەم تۆ بیر لەو شتانە دەکەیتەوە کە دەتوانی بە پارە بیکڕ و بێگومان پێویستە کار بکەی بۆ ئەوەی پارە بەدەستبێنی. واگەر دەتەوێت کارێک بکەی پارەی زۆر لە ڕێگەیەوە دەستکەوێت ئەوا دەبێت بە ناخۆشیە و کارەش ڕازی بی، چونکە هەموو شتێک بتەوێت بەدەستی بینی ماندووبوونی دەوێت و پێویستە کە تێبکۆشی هەتا دەگەی بە ئامانجەکان. و منش لەم ڤیدیۆیەدا چەند کار و پیشەیەکی ناخۆشم بۆتان هێناوە، بەڵام پارەی باشان لە ڕێگەیەوە دەست دەکەوێت. فەرموون بینەر بن. یەکەم، کرێکاری لە نێو ئەشکەوت. ئەم جۆرە کارەوەکو جۆرەکانی تر بە دوای زێر و ئەڵماز ناگەڕێن، بەڵکو لە قوڵای زەویدا بە دوای کاربۆن و ئاسن لەگەڵ چەندین زۆری تریش دەگەڕێن و هەروەها دەری دێنن. و ئەم کارە بریتە لەوەی کە کرێکارەکان دەچنە نێو ئەشکەوتێک لە قوڵای زەویدا کار دەکەن. ئەمەش دوای ئەوە دێ کە لەو ژێر زەمینەدا ئۆکسزین کەم دەبێتەوە، هەناسەدان ئەستەم دەبێت و هەموو ئەو کرێکارانەی ئەو جۆرە کارە دەکەن تووشی نەخۆشی بوونە لە سیەکانی، ئەویش بەهۆی ناخۆشی هەناسەدان لە ژێر زەویدا. و ئەم کارە زۆر مەترسیدارە ئەگەری هەیە لە هەر کاتێکدا ئەشکەوتەکە بڕوخێ. بەڵام ئێستا ئەم کارە کەمێک ئاسانکاری بۆ کراوە بەهۆی ئەو ئامێرانەی کە ئاسنەکان دەبڕێتەوە و چەندین ئامێری باشتر و کوالەتی بەرزتر هەیە بۆ ئەو جۆرە کارانە. بەڵام زۆر کەم وڵات ئەو ئامێرانە بۆ کرێکارەکان دابین دەکات و موچەی ساڵانەی ئەم کرێکارانە بریتیە لە $100,000 و بێگومان بەپی ماندووبوونیان بێ شایانی لەوە زیاتریشن. دووەم، کرێکاری پاککەرەوەی ئاوی لێڵ کە تایبەتە بە بەشەکانی تەندروستی. ئەمەش کارێکی ناخۆشە، چونکە ئەم کرێکارانە دەچنە نێو مەجاری و شوێنی ئاوەڕۆ لەوێ کار دەکەن، لەوانەیە تەنها بە تەماشاکردنی کارەکەی هەست بە ڕشانەوە بکەیت. و ئەم کرێکارانە جلوبەرگی تایبەت بەو جۆرە کارانە لەبەر دەکەن و لەگەڵ ئەوەشدا ئەم کرێکارانە کاری ڕۆژانەیان زیاتر دەکەن. واتە کاتێک کارێکی ئەلەو جۆرە ئەنجام دەدەن، دواتر دووبارە دەستنەوە کارێکی تری ئەلەو جۆرە ئەنجام دەدەن، واتە بە زیادەوە کارەکەشیان دەکەن. و پێویستە ئەو کەسانی کام کارە ئەنجام دەدەن کەسانێکی ئازا و خۆڕاگر بن بەرامبەر ئەو بۆنە ناخۆش. و موچەی ساڵانەی ئەم کرێکارانە بریتیە لە $40,000 بۆ $70,000. ئەمەش دوای ئەوە دێ کە ئەم کرێکارانە کارەکانیان بە زیادەوە دەکەن و بۆیە شایانی لەوەش زیاترن. سێم، کۆکەرەوەی تۆپی گۆڵف. ئەمیش بریتیە لە دۆزینەوە کۆکردنەوەی ئەو تۆپانەی کە بزر دەبن. لەوانەیە ئێستا بڵێ ئەم کارەیەک جار قورس نییە، بەڵام ئاماژەکان زۆر دڵخۆشکەر نین، چونکە لە وڵاتە یەکگرتووەکاندا ساڵانە زیاتر لە 400 ملیۆن تۆپی گۆڵف بزر دەبێت. بۆ پێویستە لەو کەسانی کە کاریان دۆزینەوەی تۆپی گۆڵفە زۆربەی ئەو تۆپانە بدۆزنەوە کە لەو یاریگایەدا بزر دەبن. و من کاتێک دەڵێم دەبێ بیدۆزنەوە واتە دەبێت لە هەموو شوێنێک بە دوای ئەو تۆپە بگەڕی. هەندێک جار دەبێت لە نێو دەریاشدا بە دوای بگەڕیت و بیدۆزیتەوە. بەڵام شتە باشەکەی ئەم کارە ئەوەیە کاتێک تۆ یەک تۆپ بدۆزیتەوە بەرامبەر یەک تۆپ 10 سنت وەردەگری. و لەوانەیە ئێستا تووشی شۆک بی کاتێک پێت دەڵێم کە تەنها یەک لەو کەسانی کە تۆپی گۆڵف کۆ دەکەنەوە بە تەنیا دەتوانێت 2 بۆ 5,000 تۆپی گۆڵف کۆ بکاتەوە. ئەمەش ئەوە دەگەێنێ کە ئەم کەسە ساڵانە لە نێوان $30,000 بۆ $100,000 وەردەگری و بێگومان ئەمەش بەرامبەر ئەو کارە پارەیەکی باشە. چوارەم، تاقیکەرەوەی لابەری عارەق. لەوانەیە زۆر بمان ڕێکلامە تەلەڤیزۆنەکانمان بینی بێ کاتێک ڕێکلام بۆ لابەری عارەق دەکەن و زۆربەی جار ڕێکلامەکان کەسێک پیشان دەدا کە ڕۆژ تا ئێوارە کار دەکات پاشان لابەری عارەق بەکاردەهێنێت. و لەوانەیە کاتێک تۆ ئەو لابەرە بەکاردەهێنی پێویست بە کەسێک هەبێ کە بۆنی بنباڵت بکە بۆ ئەوەی بزانێت کە ئایا هێشتا بۆنی عارەقەکەت لێ دێت یان نا. بەڵام لە ڕاستیدا کەسانێکن کە کاری ئەوان بریتیە لە بۆنکردنی بنباڵی ئەو کەسانی کە لابەری عارەق بەکاردەهێنن و پاشان ئەنجامەکەی ئەو لابەرە لای خۆیان دەنووسن و ئامانجی ئەوان لەو کاریان ئەوەیە کە باشترین زۆری لابەری عارەق بدۆزنەوە و هەموو ئەو کارمەندانە تاکە شوێن کە بۆنی بکەن ئەویش بنباڵە، چونکە بەڕای ئەوان ئەوە گەورەترین شوێنە کە زۆر عارەقە دەکات و موچەی ساڵانەی ئەم کارمەندانە بریتیە لە $50,000. پێنجەم، تاقیکەرەوەی خواردن. لەوانەیە ئێستا بڵێ ئەمە خۆشترین کارە، بەڵێ ئەمە ڕاستە، بۆ خۆت خواردن تاقی دەکەیتەوە و دواتر پارە وەردەگریت. بەڵام ئەوەی ئێمە باسی دەکەین خواردنی مرۆڤ نییە، بەڵکو خواردنی سەگ و پشیلێ و باسی ئەوەش کراوە کە ئەو خواردنانەی کە سەگ و پشیلە دەیخۆن لە هەمان مادەی خۆراکی مرۆڤ پێک هاتوون، بەس بە جۆرێک دروست کراون کە لەگەڵ ئاژەڵ بگونجێ و بۆیە کاتێک ئەم خواردنانە دروست دەکرێت یەکەم جار دەیدەن بەو کەسانەی کە خواردن تاقی دەکەن، دواتر پرسیاری خواردنەکەی لێ دەکەن، ئەویش باسی تام و خواردنەکە دەکات و
باسی ئەوەش دەکات کە ئایا ئەم خواردنە گونجاو بدرێت بە ئاژەڵ یاخود نا و لەگەڵ ئەوەشدا باسی ئەو کراوە کە خواردنی خواردەمەنیەکانی ئاژەڵ زۆر ناخۆش نییە بەڵام زۆر کەس بێزی لێ دەکەنەوە و نایخۆن بەڵام ئایا تۆ دەزانی موچەی ئەو کەسانی ئەم کارە دەکەن لە ساڵێکدا لە نێوان 34 بۆ 170,000 دۆلار و لەوانەیە بەم قسەیە تووشی شۆک بیت چونکە تو هیچ هیلاک نابی تەنها خواردن دەخۆیت و پارە وەردەگری بەڵام دەبێت توانای ئەوە دەبێت کە خواردنی سەگ و پشیلەش بخۆیت کام لەمانە بەلای ئێوە ناخۆشترین کار و پیشەکان بوون ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن هەرڕاو پێشنیارێکشتانەیە ئەوە لە کۆمنت بۆمان بنووسن و سوپاس بۆ سیرکردنی ڤیدۆکە ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو ئەوە لایکیکەوە ئەگەر بەدڵش نەبوو ئەوە دیسلایکیک و هۆکاری دیسلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن و سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدۆی زیاتریشتان بۆدا بگرین و لە بیرشان نەچێت کە ئەم ڤیدۆی لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن و لێرانەشەوە گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان هیوادارین کە ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت و جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن